یەکێک لە کاریگەریەکانی بەردەوامی قەیرانی دارایی هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی کەرتی گشتی و تایبەتی بۆتەوە وای کردووە تەواوی پرۆژە خزمەتگوزاریەکان و کاری دەستگا و دامەزراوە و ڕێکخراوە حکومی و ناحکومیەکانیش بوەستێت. دەستگای گشتی کاروباری مینیەکێکە لەو دامەزراوە حکومیانەی بەهۆی قەیرانی دارایی کارەکانی بەسستی بەڕێوە دەچێت. لە کاتێکدا لە ناوچە سنووریەکانی وەک باڵەکایەتی، مین و تەقەمەنی گەورەترین مەترسین لەسەر ژیانی دانیشتوانی ئەو ناوچانە. بەفعلی ناوچەی باڵەکایەتێکێکە لەو ناوچانەی کە بەشێکی زۆری ڕوبەرەکەی پیس بووە بە مین و تەقەمەنی بەداخەوە، بەڵام ئێمە تەمعاً بەڕێوەبەراتی گشتی هەولێرمان ژماری تیمەکانی مەحدودە بەداخەوە بەڕاستی بەهۆی قەیرانی دارایی و کۆمەڵە پرۆژەمان هەبوو کە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە جێبەجێکرا ئەوانە هەموو وەستاون. ئەگەر ئەوانە بکەونەوە گەر بەڕاستی حتمەن بەشێکی زۆریان لەم ناوچەی باڵەکایەتی ئیش و کارویان بۆ دیاری کرابوو کە ئەنجامی بدەن، بەڵام بەهۆی ئەو قەیرانەوە وەستاون. لە سنووری پارێزگای هەولێر باڵەکایەتی تاکە ناوچەیە بەهۆی شەڕی 8 ساڵەی حکوومەتی عێراق و ئێران زۆرترین ڕێژەی چێڵگەی میڕێژکرا و ناوچەی پیسبوو بە مین و پاشماوە تەقەمەنیەکانی لێیە. ساڵانە ژمارەیەک ڕووداوی مینی لێ تۆمار دەکرێت، هاوڵاتیان دەبنە قوربانی. تاوەکو ئێستا زیاتر لە 1200 کەس لەو سنوورە بەهۆی مین و تەقەمەنیەوە گیانیان لەدەستدا و کەم ئەندام بوونە. ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکی سنووریە و پانتایەکی زۆر بە لغم ڕێژ کراوە بەهۆی شەڕەیەک لە دوایەکان شەڕی عێراق ئێران حتمما زیانی گیانیشی زۆرتر بووە. بۆیە ئێمە هەمیشە لە هەوڵەداین کە زیاتر تیمی زیاتر و هەوڵی زیاتر بدرێ بۆ ئەوەی گیان و سەلامەتی هاوڵاتیان بپارێزین. ناوچەی باڵەکایەتی لە سنووری پارێزگای هەولێر لە هەموو ناوچەکانی تر لە هەموو قەزایەکانی تر ڕێژەی مینبوونی زیاتر تێدایەوە، چەلگەمینەکان ژمارەیان زیاترە. ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری وەکو بەڕێوەبەراتی گشتی کاروباری من هەولێر دوو تیممانەیە لە سنووری ئەو قەزایە. توانستەکان لەو وەختە ئێستا هەرەوەندەیە. ئەکید زیادکردنەوە کەپەسیتیە ئەو توانستە پێویستی بە بودجەی زیاترە. ئێمە ئەگەر بودجەمان بۆ زیاد نەکرێ هەر بەو شێوەیە دەمینێنەوە لەوێندەڕێ لە سنووری باڵەکایەتی 172 ناوچەی بە مین پیس بوو دیاری کراوە، هەندێکیان چەرگەی گەورن، هەندێکیان بچووکن. لە هەرێمی کوردستان هێشتا مین هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەرژیانی هاوڵاتیان و گونشینان. ناوچە سنووریەکان بە ڕێژەیەکی زۆر مین و تەقەمەنی جۆرا و جۆر وەک پاشماوەی جەنگ بەجێماوە و تاوەکو ئێستا کاریگەری خراپی لەسەر ژیان و گوزەرانی دانیشتوانی ئەو ناوچانە هەیە. کەمی تیمەکانی مینلابەری و هێواشی لە کارکردنیان وای کردووە ژمارەیەکی زۆری چێڵگەی میڕێژکرا و تا ئێستا وەک خۆیان بمێننەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.